ئەم هاوسەرگیریە ئامانجی چییە؟ لیتەسکونوا ئیلەیها، بۆ ئەوی پیاو ئارام بگرێ لە لای هاوسەرەکەیدا، ژن ئارام بگرێ لە لای هاوسەرەکەیدا. واتە قورئان پێمان دەڵێ ئارامی تەنها لە دوای ماڵی خوا و سەر بەرماڵی نوێژەکەت لە لای ئامێزی خۆشەویستەکەتە کە هاوسەرە حەڵاڵەکەتە. لەوێدا نەبێ ئینسان لە هیچ شوێنێکی ئەم سەرزەویەدا ئارامی بۆ نایە. هاوسەرگیری ئامانجەکە لێی حەسانەوەیە، حەسانەوەی جەستە، حەسانەوەی دڵ و دەروون و مێشک. وجعل بينكم مودة ورحمة، خوای پەروەردگار بۆ دروستبوونی ئەو ئارامی و هاوسەنگیەی ناو ژیانی هاوسەری گێڕاوێتی لە نێوانی ئەم کوڕ و کچەدا کە تا دوێنێ نامەحرەم بوون بە یەکتر، کە تا دوێنێ نەزەریان لە یەکتر حرام بوو، دەست بەریەککەوتنیان حرام بوو، تەماشاکردنی یەکتر و هاتوچۆی یەکتریان حرام بوو، بە تەنها دانیشتنیان حرام بوو، ئێستا بە شەریعەتی خوای پەروەردگار دەبنە حەڵاڵی یەکتر. هەرو کاتی کە بە شەرع لە یەک مارەکران، سوبحان الله، چه خۆشەویستیەک دەچێتە نێوانیانەوە. مەوەدە زۆر لە مەحەبەت گەورەترە. هەروەها پاشان تەنها خۆشەویستیەکە نییە بۆ ماوەیەکی کاتی، بەڵکو لەگەڵیشیدا ڕەحم هەیە، سۆز هەیە، بەزەیی هەیە، پەرۆشی یەکترن. بە هەر ئازارێکت بەرامبەرەکەی تووشی دەبێ حەزی دەکرد ئەم ئازارە بە ئەوە وایە و هاوسەری ژیان و هاوبەشی ژیان و هاوژینەکەی تووشی نەبوویایە. خوای پەروەردگار دەفەرمێ ئەمە نیشانەیە بۆ ئەو کەسانەی، ئەمە کۆمەڵک نیشانەن، ئایاتن بۆ ئەو کەسانەی کەوا ژیرن، عاقڵن، وردەبنەوە، تێدەفکرن. ئەمە لە خۆیەوە نییە، ئەمە پەروەردگارە کە ئەم خێزانە دروست و جوانەی بەم شێوەیە داناوە بەپێی شەریعەتەکەی و ئەو خۆشەویستی و محەبەت و ئالوودەبوونە بە یەکتر و وەفا و ڕێز و خۆشەویستی خستۆتە نێوانیانەوە.